هەچ کاتێ یەکێک لە ئێمە کە ئەپاڕێتەوە کە دوعاکە پەروەردیگار گوێبیستی نزدا و پاڕانەوەکەی ئێمە ئەبێ و ئەمان بینێ کە چ خەم و خەفەتێ دڵ و دەروون و ڕوخساری ئێمەی داگرتووە. ئیمامی طەبەڕی و هەروەها ئەبوو شەیخ و ئیبن أبي حاطم غيروانش أيهن جاء رجل إلى رسول الله صلى الله عليه وسلم رحمة الله بتوزورنا بيشوا جاء رجل إلى رسول الله صلى الله عليه وسلم فقال يا رسول الله صلى الله عليه وسلم أقريب ربنا فنناجيه أم بعيد فنناديه؟ فسكت النبي صلى الله عليه وسلم فأنزل الله وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. سورة البقرة آياتي 186. أفرميك أبرايك هاد بولاي پیغمبري خوا صلى الله عليه وسلم كتي أي پیغمبري خوا صلى الله عليه وسلم آية پروردگارو پرورين نزیک لێمانەوە کاتێک کە دوعاکەین و ئەپاڕێینەوە بۆ ئەوەی بەسەبری و بەهێواشی و بەپەنهانی و بەچپەوە دوعاکەین یاخود ڕەب العالەمین لێمانەوە دوورە تا کاتێ دوعاکەین و بپاڕێینەوە هاوارکەین و دەنگمان بەرزکەینەوە. سەروەرمان صلی الله عليه وسلم سات و کاتێ بێدەنگ بوو پەروەردیگار ئەم ئایەتەی دابەزان وإذا سألك عبادي عني فإني قريب. ئەگەر پرسیاری منیان کرد داوای منیان کرد من لەوانەوە نزیکم ڕاستەوخۆ لەوانەوە نزیکم پێویست بەقول ناکە پێویست ناکە ڕەب العالەمین فەرمێ فەقل لەهم ئینی قەریبون پێیان بڵێ من لەوانەوە نزیکم ئەوەندە نزیکم نە پێویست بە واستاکە نە پێویست بە هاوارکردنەکە ڕاستەوخۆ گوێبیستی سەوت و دەنگ و سکاڵای دڵی وان ئەبم وەڵامی داواکاریان ئەدەمەوە ئەگەر لێم بپاڕێنەوە دوعاکانیان گیرە ئەکەم ئەگەر دوعاکەن بەڵام بەمەرجێک ئەوانیش وەڵامی دەعوە و بانخوازیەکە و بانگەوازیەکەی من و داواکاریەکەی من بدەنەوە و ئیمانێکی تەواو و دروستم پێبێنن ئومێد وایە بەهۆیەوە سەرڕاست من ڕێگای ڕاستی ئیسلام بدۆزنەوە